دوای تەقینەوەی پەیجەرەکان سوپای پاسداران ڕوو لە ئامێرە ڕووسیەکان دەکات. ئاڵوگۆڕی بازرگانی نێوان مۆسکۆ و تاران لە زیادبووندایە. لە راپۆرتێکی ڕۆیتەرزدا هاتووە سوپای پاسدارانی ئێران زۆرجار ئامێری پەیوەندی ناوخۆیی رووسیا یان دروستکراوی چینی بەکاردەهێنێت. چونکە ئێران نیگەرانە لەو دزەکردانەی کە لەلایەن بریکارەکانی هەواڵگری ئیسرائیلەوە ئەنجام دراون دوای تەقینەوەی ئامێرەکانی پەیوەندی بێتەل کە لەلایەن حیزبوڵای لوبنانەوە بەکاردەهێنران لە مانگی ئەیلولی ئەم ساڵدا. بەرپرسێکی باڵا ڕایگەیاند کە ئۆپراسیۆنێکی بەرفراوان لە ئارادایە بۆ پشکنینی سەرجەم ئامێرە پەیوەندیەکانی سوپای پاسداران. لای خۆیەوە دیمیتری پیسکۆڤ وتەبێژی کرێملین بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند تەنها شتێک کە دەتوانم بیڵێم ئەوەیە پەیوەندی بازرگانی و ئابوووریەکانمان لەگەڵ ئێراندا هەیە. وتیشی ئەوان لە هەموو بوارەکاندا گەشە دەکەن بە بازرگانیشەوە. هاوکات جێگری یەکەمی سەرۆکۆمار محەممەد ڕەزا عارف دوا بە دوای تەقینەوەی رادیۆکانی پەیجەر ڕایگەیاند دەستیان کردووە بە پشکنینی هەمەلایەنەی ئامێرە ئەلکترۆنیەکانمان. دەشڵێت سوپای پاسداران پشت بە ئامێرەکانی پەیوەندی ڕووسی دەبەستێت. ڕاشی گەیاندووە رووسیا وڵاتێکی جێگای متمانەیە و بەرامبەر بە مۆسەد و دەستگا هەواڵگریەکانی ئیسرائیل بەهێزترین ئاسایشی ئەلکترۆنی هەیە. بۆیە لەمەوە دوا پشکنین بۆ سەرجەم ئامێرەکانی گەیاندن و پەیوەندی دەکات و هەموو ئەو وڵاتانەی کە پەیوەندی ئەمنی و بازرگانیان لەگەڵ ئیسرائیل هەیە ئێران بایکۆتی کاڵاکانیان دەکات. ئاژانسێکی جیهانیش دەڵێت بەرپرسانی باڵای ئێران دوورکەوتونەتەوە لە هەموو ئامێرێکی گەیاندن و بۆ پەیوەندیش ڕێکارە کلاسیکیەکان بەکاردەهێنن. تەقاندنەوەی پەیجەرەکان لەلایەن مۆسادەوە بە جۆرێک ئێرانی ترساندووە کە لە سێبەری خۆیان و مۆبایلەکانی دەستیشیان دەترسن.